بەڕێزان و کاتتان باش بن. بە هیوان باش بن هاوڕێیان. سەندە قسە و باز دەکەین. هاوڕێیان و کاتتان باش. بەخێر بێن. خوا منتقەوە سەبرادەرەگەگەرن ڤیدیۆ خۆما دەرێن کۆپیڕایتە ڤیدیۆ خۆمە. هاوڕێیان ئێستاندا قسە و باز دەکەین لەسەر سەرنج دووسێ هەواڵم لەواترە بە هەندێک پێم خۆشە لەگەڵتان ئەو خەبەرانە باز بکەم. بەخێر بێن سەرچاوی ئێمە هەر بە پەلا چەند سەرنجێک دەدەین. سەرچاوی ئێمە هاوڕێیان بەس نێتێک چوو. بەڵێ سەرچاوی ئێمە هاوڕێیان بەخێر بێن هاوڕێیان. دوو تەوەر باز دەکەین. ئێوەڵاوە ناڕوا ئەخر نێت لای من زۆر خراپ هاوڕێیان نازانم ڕەنگی لای تۆنگۆ هاوڕێیان هاوڕێیان ئەو کاتتان باش. نازانم متەڕەددم لە ئەوەی لەبەر ئەوەی لای من نێت چۆنە هاوڕێیان. خۆ با قسە قسەی بکەین بزانیت نێت چۆنە. لای من جامی کردیا ئاوەتە جامی کردیا ناڕوا زانین. سەرچاوی ئێمە هاوڕێیان سەرچاوی ئێمە بە هیوان باش بوون. وەڵا دەستی پێ کرد باش بوو. سەرچاوی ئێمە هاوڕێیان هەندە قسە و باز دەکەین. سەرنجی خۆمان دەردەبڕین ئەو دەسەر ئەو دوو هەواڵە گرنگەی کە هەم کۆبنەوەی مەکتەب سیاسی پارتی هەم ڕفاندنی کادیرێکێتی لەلایەن یەکێتیەوە ڕفاندنی کادیرێکی لەلایەن یەکێتیەوە کە شەرمەزاری ئەو شتانانی بەداخەوە لە لێدانەکەی بە ئازارترە. هەرێوەڵە براکەم یەکێتی بێتام بووە یەکێتی بێتام بووە چێتی بیت یەکێتی پاڤل و قوبات هیچ حساب لۆ کورە وەڵای نازەم هاوڕێیان هاوڵەکنە من گیر دەبی دەسوڕێتەوە. خوڵق نابی خوڵق نوقتەکە لێرەدایە. خوڵق نابی ئینسان قسەی لەسەر بکاتن. دەرحاڵ ئاڕێسە دەست پێ دەکەین هەر کۆچی بیتن. سەرچاوی ئێمە وەڵا برایەکێتی باش بوویتە تەڕبەگا باش بوویتە تەڕبەگا بەدەست پاڤل و قوبات. هەروە دەزانن دوکانە و گرتیتیان و بە کەیف خۆیان نازانن چ شەون و خۆنی چ قوربانی دانەشی خەڵک مایان زیاتر لەسەر کۆبنەوەی مەکتەب سیاسی بەڕاستی پارتی هاتم. بەزیتر ئەو بابەتەش ئیسارە دەکەین لەگەڵیدا هاوڕێیان. دوایین شت ئێستاکەت ئەوە دەبین. دوایین شت سەرچاوی من هاوڕێیان هەتا هەندە برادەریش لێن لە پڕەش کردم. ئێستا ئەو 20 دقە وەختم هەیە هاوڕێیان ئەو 20 دقە وەختم هەیە. خوا کێشەنیاڵە هاوڕێیان بە بێنە سەر کۆبنەوەی مەکتەب سیاسی. تەوعان لە دوو ڕۆژی ڕابردوو
پارتی کۆبوونەوەی مەکتەب سیاسی کردیا تاوان لە کاتژمێر 11 کردی دەستی پێ کردیا بەر لە یەک لۆ نان خواردنی هاتینە دەرێ کاوەش دەڵێم هەر بەس لەوەیە پارتی بزانیانی ئەو سەعات دەڵێ بۆ ئەوەیە کە پارتی بزانی کە چەند سەرچاوەکان دەقیقە ئیتر زۆربەی مەسعود قسەی کردیە جارجاریش نێچیر زۆر بە گەرمی هاتە پێش نێچیر چییە و ماوەی گەرم بووی گەرم بووی لۆ پارتی نێچیر زۆربەی کۆبنەوەکان بایکۆتی دەکرد ئەو زارێ بایکۆتی نەکردیە بەشدار بووە بۆ بە گەرمیش بووە هاوڕێم بەزێک دەقەتخوا ئەوە ببورم زیاتر مەسعود قسەی کردیە نێچیریش هەندە مداخەڵەی کردیە مەسعود بازەوەی کردیا و دیدی یعنی لەگە عێراق گەیشتنە چێندەر و لەگە هەرێم گەیشتنە چێندەر وتی لەگە یەکێتی پێشان دوو پاکێج بووە برم یەک پاکێج بووە دامان ناوە بە زوای انتخابات تەواو ینی ئۆفەرەکە لۆ کاک پاڤلی تەواوی کرد ئۆفەرە یول و بلاک فرایدەی و ئەو شتانە هەیە مەسعود بارزانی جار بەجار فرێدەدا وەرە ئەو لێکدانەوانە بەهەرحاڵ وتبی ئێستا دوو ئەوەیە کاندیدمان لۆ سەرۆک کۆمار دەبی ئەوەی کە هەیە فەریدون و مەلا بەختیار بەشێک دەبن لەو پرۆسەیە لە بۆ پارتی مەسرور دەڵێن مداخەلەی کردیە گۆتیتی 51مان پێ تەرتیب دەبی 51مان پێ تەرتیب دەبی نێچیر داوای کردیە کۆبنەوەشی دوو خۆڵی لەگە پاڤل دەگایان نادەک دەڵێن تەلەفۆنی کردیا لەوێن دەڕە لەگە پاڤلی ناوێت شەڕەکە گەرم بی هەوڵی نێچیر ئەو تەبعیتی عینەن تەبعی حیزبی شوعیدای موسەعات دانیشتن و کۆبوونەوە نەبێت بە شەڕ بەس گەرمە نێچیر ئەو ماوەی زۆر گەرمە لەو پارتی دوای وەسیەتەکەی مەسعود بارزانی مەسعود کەم مداخەڵەی کردی زۆربەی مەسعود مداخەڵەی کردیە گوتی چی فازڵمان بۆیە لە بەغدایە نادێ و شیار زێباری زۆر توندە لەگە شیعەکان وشیار عقدەی ئەوەی هەیە هاوڕێیان عقدەی کە دەریان کردیە لە دری دەرناچی نایانی وە دزانی ینی خیانەتێکی زۆر کەوری لێگرایە بۆیە ڕقا قسەی توندە لەگە شیعەکان مەسعود بۆیە فازڵی ناردێ و وشیاری خستیتە سەر هەرێم وتبی مەسعود بارزانی ئاماژە بۆ کردبوو یەکێتی فەوزایە وەکو کۆن نییە بەس ئەلحەق برادەرەکە قسەی جوانی کرد گوتی پێشان لە کۆبوونەوەی مەکتەب سیاسی دەگوم پاڤل مخەدر خۆرە و شتیت کەشی دەگوت وتی ئەو جارەی ئەوەی نییە ینی یەک ڕێی نینە و هەردەمێ ئیرادەیان لە دەستە خۆنیە ئەو قسانەی کردبوو یەک پاکێج و دوو پاکێزە ئێستا هەرێم و ئەوە جودایە ئەوان گوایە ئەوە دەبن ئەو کات مەسعود بارزانی باز لە ئێمە مانانیشی کردبوو ئەو جارەی باز چێ گوت بێندە چالاکوان هەند چ دەکەین پلێ ماقایێنینە باش دەکەین خراپبی ئەوان هەردشن کاک مەسعود بە قوربان بارزانی یعنی لە چێ بۆ ئۆپۆزسیۆن بێت چەپرا لە بۆ دەسەڵات لێ بدە یعنی لە چێ بووە ئیشی مە ئەوەیە تەنیا مەسەلەی داعش دێتە گۆڕێ دەبی هەمومان دژی داعش بین باز ئەیشی خەڵکێک ئۆپۆزسیۆن من دەمێ بڕوا بکەن هاوڕێیان سەقافەتی دەوڵەتی و ئۆپۆزسیۆنی لای ئەو بەرپرسانە نییە ئێستاش بە عەشایری تێدەگەن وە دەزانن ئەگەر ئیشەشی باشیان کرد ئۆپۆزسیۆن بچی چەپرێ لۆ لێ دەکوشتیوالە نییە نێرە دنیاە ئۆپۆزسیۆن هەر ئەوەندە هەیەگە ئیشە کرا ڕەخنەی نهاتە سەرێ نابی ڕەخنە بگری بەس ئیشی ئەوە نییە چەپرە لۆ دەسەڵات لێ بدە و ڕکلامی لۆ بکە دەسەڵاتیش ئیشی ئەوە نییە تەقویەی ئۆپۆزسیۆن بکات دێم دەگەی ینی ڕکلامیان لۆ بکە ئێتیمامیان پێ بدە ئەوە قانونە ینی لە هەموو دنیاوەیە بۆی ئەو لێکدانەوەشی زۆر کورت بینە مەسعود بارزانی ئیشی مە ئەوەیە مێشتانێ بکەینە گامێش ئیشین گۆش ئەوەیە مێشی خۆتان ینی شتێکی بچووک دەکەن لە خۆتان گەورە بکەن برن ئەوەمان کردێ نقطەکە لێرەدایە ئەگەر نبوت کەی ئەو چالاکوانانە بە هیچ قایل نینە هەر چ دەکەین هەر دژمانن ئێوانە ئێوانێ چی چاکت کردی یا تا مەزەلەن ئینسان بێ پژیشت بکە ینی بەس پێم بڵێ چاکسازیت کردیە تێم دەگەی دەدزت خستە ژۆرێ داهاتی خۆت و ماڵ و منداڵت فڕێ دایتە ئەو میلەتەی یعنی چ چاکسازیەکتان کردیە چ گۆڕانکاریەکتان کردێ سیستەمەشی جوانی ئەوەتان کردیە ژیانی خۆت بڕوا بکە هاوڕێیان
دوێنێ برادێک ڤیددیۆکی لۆ نردم زۆر جوان بوو یعنی ترامپ دانس لەگەر ئەوەی دەکاتن سەربازەکانی دەکە یەک دەچی کە ناسی خاوێنکردنەوەی دەکا لەگەر کرێکارەکانی یەک دەچی مەسەلەن دەستە ناو شەقام قەت مەسعود بارزان دیتێ کورە نوێش بکە لەگە خەڵک کورە وەرزش بکە کورە نییە چوو بتە ناو دە پێشمەرگە نیە سادە بیتن شتێکی بکە دایموو سەعات بت ئەوەی قەزمان لەوەی دێنی نایەنە ناو خەڵک سادە نین سادە نین لەو شتانە بەرحاڵ ئەوە خاڵەش کەش با من ئەوە بڵێم ینی بەجددیمە پارتی تا ئێستا کە گوتار دەدا لە کۆبنەوەی مەکتەب سیاسی و ئەوانەوە پیشان دەداتن کە مادامە ئەو ئەکسەریەتە تاانە ئەو ئەکسەرێتە بەدەر لەوەی کە چەند تەزویر و فرتفێر و ئڕهاب و ئەوەش لەو گۆڕەگەڕێ مادام ئەو ئەکسەرێتە ئیتر تەواو دەبی هەر ئەو بڕیار بداوە خێر و بەرەکەت دەدات هەموو حزبەکانی بکە کە ئەو یعنی وەکو خێر و بەرەکەت دەیدا ئێکات خۆمانیە نێ لانی لە هەموو دنیا کە حزبەکی وەکو پارتی دوای ساڵێک و 3 مانجی فەشەلی ناوە لەوەی حکوومەت پێک بینی وەکو مەسەن دەبی لێ بگەڕێ حزبی کە بێتن بڵێ بابە ئەمن حکوومەت پێک دەینم یعنی بڵێ بابە ئەم فەشەلمی ناو تا ئەو سەرکەوتو نەبوون سەرۆ کۆماریان سەرۆکی هەرێمە دەرێکاکە بڕۆ لیستی دووەم یان حزبشکە بڕۆ دوو هەوڵی تەشکیلی حکوومەت بدا بەس ئەوە بەئی خۆی دادنەوە دە خێر و بەرەکەتیش دەداتە یەکێتی و هەموو حزبەکانی بکە یعنی لەو نقطەی پارتی وەک کەڵەگا کە ئەوم لە هەموو دنیاشتیوانە نییە یەک لیست کە بردیەوە بنمونە بڵێ ئەڵڵا ئەمن دەبی بە خۆم حکوومەت پێک بینم و خێر و بەرەکەتیش دەدەمە خەڵکی کشتیوا قۆڕکو هەیە دوای ئەوات هەموو شتە گەورەکان دەبێ خڵت و خاڵ دەدێ ئەوەی پێشەش وەزارەتی دەدەمە یەکێتی و یەک دۆشی دەدەمەنەوەی نوێگە بێ بەشداربی بەرحاڵ یەکێتیش پێداگرە لەسەر ئەو نقطەیە تر ئەوە بە خۆیان دەزان گرنگ ئەو شتانە هەبووە من ئەوەندەم لێزانێ ناشمەوێ ئەوە بکەم بەڵام تەتەورەوە بزانن کاریگەری چالاکوانەکان دیارە من نیمە زۆر کەسی تێ بێزارە لە دەستمان کاک مەسعود بارزانی کاک مەسعود نابی بێزاروی بەخوا دەبی خەڵک بڕوا بکەن ئۆلف پالمە قسەی هەیە دەرێ ئەگەر ئۆپۆزیسیۆن نەبوو ئەمە دەبی ئەو ئۆپۆزیسیۆنە دروست بکەین بە خۆمان هانی بدەین بۆ ئەیبعارەکانمان بەس ئەوانە نییە بە هەر ئینسانێک پێڕابگە ئێڵە لی دەدەن دەیکردن ینی بە ئەرهابیان بەپارە بیگرە بیکوژە یان حیزی بکە یعنی ئەو ئیشیان کەس نەبی ئاوانیە بڕوە لە کاتێکداوە زۆر خەتەرە دەزانم ڕەشبینێکی زۆر هەیە بەس زۆر خەتەرە هەموو ینی ئەو عقلی ئەو دەسەڵاتێ بری هەر هەموو خەڵک کورە دەکڕێسە بە جوملە وەکو مەیدانی حیوانان حزب دەکڕی بە دەیان و سەر دەکڕی میدیا دەکڕی نابی کەس قسە بکات کەەوە زۆر خەتەرە لەو ئەوی کۆمەلگا هاوڕێیان خاڵی دۆمیش بێمە سەر ئەو نقطەی لێدانی ئەو ڕۆژنامە نووسەی یەکێتی شتێکی زۆر خراپە تا ئەنێکێتی هەندە پاساوی هینایتەوە بەنامەی مەکتەبی سیاسی ئەوەی بەردەم ئاسایشی مەکتەبی سیاسی کردیە و نازەم لێدانە ئەوەی ئەم بزانم درۆی دەکەن یعنی ئەو شتە قسەکم بەرمەج بووە ڕاست نییە ئەو کوڕە سەرخۆش بۆ بردیتمان و 15 دقەیە و ئەگەر 15 دقەش بی کابراایەک سەرخۆش بی بێتە پێش مەکتەب سیاسی ئیشی یەشێتی ئەوەیە تەلەفۆن و ئاسایش لۆ پۆلیس کە برێ بابەرە سەرخۆشێک لێرێ لایدا نەگری بێ ژۆرێ 15-16 دقە و بە پێی ئەوە گوتەی خۆیان ها یعنی ئەمەوە واز لەوە بینن ئەوە ئیشیەوەیە بابە بعد تەلەفۆن و نزیکتری مدیر ئەوەی دەکە کاکە سەرخۆشێک لێرێ وەرە بی بە ئەولای وەرن بیبەن بیگرن نەک بچی ئەتو لێی بدەی و بیبێ ژۆرێ ئەوە نقطەیەک لە نقطەکان کە خەلەلێکی زۆر گەورەی یەکێتیە دوو من تێناگەم یعنی یەکێتی بە چ عەقڵێک لەو سەردەمەی لەگە پارتی لەو ململانەیە قورسەدایە هەنی بە جددی پارتی لە کەمینە لە بۆی کەمینە چی داماننا کەمینە لە بۆی دانرایێت کو دەکەویتە ناو ئەو کەمینەی خۆی تووشی ئەو فەزاعەتە دەکات فەزاعەت دەگە لە شتێکی وا بەسیت هەرچەندە ئەوەی ئەم بزانم ڕاست نییە کاکە ئەو ڕۆژنامە نووسە میران لە وەختی قەزەی شۆڕش ئیسماعیل مشکلە هەبوو قوبات لەگەری مشکلەی هەبووە شۆڕش ئیسماعیل بیرتانە 1-2 ساڵ لەمەوە بەرلات دوور کەتەوە بە تەمابوو استقالە پێ بدەن و یەکێتی هەوڵی دەدا قوبات داوای لەو کوڕە کردی ئەو زانیارانە لای منەیە کە ڕوونکردنەوەی لەسەر بدا و بەیاننامەی لەسەر نەیکرد بوو ئیترەوە لەبەر دڵی بوو
زائدە مەوزوعی ئەو پەرلەمانتارە ژنەشی کە لای قوبات زۆر گرنگە دیارە دەردێ ڕیسک بە مێژوویەکێتی بە جددیمە ئەتو لە یعنی دەی لەو هەولێرەی دەیان کادیرت دەگیرێ دەیان سوکاتی بە یەکێتی دەکرێت دەیان یەکێتی پارتی هەتچی دەکات ڕۆژێک لە ڕۆژە نەهاتی دیفاع لە کرامەتی ئەو کادیرانی خۆت بکەیت دەی لەسەر خانمەکی دەی لەسەر قینەکی خۆت دەی هێزێک دەنێری گەنجێک دەباتن کادیری خۆشتە ها دەی بەی دەی ئەو وێنەیە پیشان دەی قوبات یعنی من 100% دڵنیام کە قوبات تاالەبانی دەستی لەو کەتنەی هەیە ئەوە دەقیقم لەو ئەوەی هەر ئەوەندە دەتوانم بڵێم کاچ خۆم یعنی بە جددی ئەوە ئاستنزمەشی زۆر گەورەیە تۆ لەسەر شتی تافێ دەی ئێرهاب لە ناو هەولێرێش دەکەی لە بەرامبەر پارتیش فەڵتەیەکی وا دەدەی یعنی چ پەیامەکت پێیە چ پەیامەکت پێیە لەو لێدانەی کردیتی دەدەقەیە چارێکە کە ئەگە یەک دەقەبی ئەگە یەک شەقبی لێیان دابیتن ئەگەر تەفسیری خۆیان بێت تەفسیرەشی زۆر سەقەتە کاچ خۆم یعنی یەکێتی لەسەر سەدان ڕووداوی ناو هەولێرێک خەڵک هەیە دە شەهیدیدا ئەو پارتیە سوکاتی پێ دەکات چەندین کادیری هەیە قسە ناگەدەی لەسەر ئەو مەسەلە تافی ئانە قوبات ئەفەندی دەی یەکێتی وها سوک و سەلیم دەکەی بە جددیمە ئەو سوکردنی یەکێت یعنی چێتە دەستخۆشی لێ دەکات چێت چەپرە لێ دەدات لەسەر ئەو ڕووداوانە دەیکەی کاچ خۆم یعنی حاڵەتەکە تووشی یەکێتی بەخۆی بە پاڤلی یعنی ئەوی میزاستان بگری دەیکەن ڕیسک لە ناو هەولێرە دەکەی پارتی پێی دەکرێت ئێستاکە یەکێتی دەیان کادیری مەکتەب سیاسی و سەر ئاسایشت بگریتن و بڵێ کاکەوانە ئێرهابینەوەتە لە خەڵکیاندایە و کەسیش ناتوانێت دیفاعتان لێ بکات یعنی بە جددی حاڵەتێکی زۆر قێزەوەنا تۆ دەی لە ناو هەولێرێ لەسەر بابەتی تافع لەسەر دڕاگرتنی کەسانێک کە هیچ سنجیانە لە ناو کۆمەلگا سنجیانە ئێرهاب بەکاردێنی زۆرچی دەخێت سەرەوەک خۆی دەڵێتن لێی درایە کاکە لێدان یانی شتێکی خەتەرە هەر حاڵەتێک سەرخۆش نییە مەکتەب سیاسی یەکێتی نارێ سەرخۆشە ئێ باشە ئینسان سەرخۆشەکی بگری چی لێ دەگا دەیداتە بەر شەق و شاپان یان ئەوەتە دەرێتە پۆلیسی یان ئەوەتە دەبەک ئاوی بەسەر چاویدایەکە و دەرێ بڕۆ دەرێ کاکە بڕوو دەرێ بڕۆ ئەوە بە یعنی تەفسیرەکەتان بە ئاشکە هاوار دەکە کە شتەکەیەکە ئێم گوتم هەم قینی کۆنی قوبات لێ هەم لەسەر ئەو ئافرەتەشە و کە دێ لە ناو هەولێرێ باشەوە لە هەولێرەوە دەکەنەوەی لە سلێمانی یعنی بە جددیمە تو لە هەولێرە بێ ئەو کەڵەگایەی بکەی ئەوی لەگەرە من نەگونجی ئەو پەیامدانەیە بە هەر حاڵ بە دەردی هەندێک هاوڕێ گوتنی وتیان کاکە وەڵای یەکێتی کۆماندۆیە یەکێتی ئۆپەراسیۆنە یەکێتی دژە تیرۆرە هیچ یەکێتی مەڵبەند و مەکتەب ڕێخستن نمایە هیچ یەکێتی حزب نمایە میزاجی پاڤل و قوبادا دەست لە بۆ هەموو کارتێک دەبن لە پێناوی ئەوەی ئێستا بەس زەبر و زەنگ لای یەکێتی هەیە حاڵەتەکی زۆر خەتەرە کە مێژووی یەکێتی بە هیچدان بڵێن ئەو مێژوە قێزەوەنە نەبووە بەو دەرزەی زەبر و زەنگ زەبر تیرۆرگرتن ڕەفاندن کوشتن تێم دەگەی ئەو سیناریۆ تازە لەزار قوتار نەبووی ئەوە چی ئەوە لە خۆ دروست کردەوە یعنی لەزمەت دەدەدێ پارتی کە خەڵک بڵێ لە پارتی تێپەڕاندیە لەسەر چش کاچ خۆم شۆڕە ژێر بە کە خەڵکی خۆت دەگیرێ خەڵکی دیاری خۆت دەگیرێ ئەشکەنجە دەدرێ پارتی ئیهانەت دەکا لەوەی بە مووقف وەرە خەڵکی چی مەشەگەرت دەبیتن یان پێی خۆش دەبیتن بەس تۆ دەی لەسەر بابەتی وا تافێ دەی لە ناو هەولێرێ لە کادیری خۆت دەدەی عەڵەقەن لە دوو کادیری پارتی بدابا لە تۆرەی ئەو هەموو سوکاتی پارتی پێتان دەکات بەرحاڵ هاوڕێ من ئەوە و زانیاریانەم لە ناشمەوێت زانیاری ینی غەڵەت بدەم ئەوەیە یەکێتی کارەساتە یەکێتی بوویتە یەکێتی کۆماندۆ و دژە تیرۆر و میزاجی پاڤل و قوبادی ئیتر ئەخیری خێربی زەوقیان چ بگری ئەوەی دەیکەن نە مەکتەب ڕێخستن مایە و نە مەکتەب سیاسی مایە و نە حزب مایە و کۆمەڵە کەسیان دەوێتن کە نییە ئەوی چەپڵیان لۆ لێدەوی بە شانوباڵیان هەردەدا لەو لایەش کە مەسعود بارزانی ئەوی
یعنی و خێر و بەرەکەت وەدەزانی بە خەڵک دەدا ساڵێک و 3 مانگە فەشەلێکی گەورەیە یعنی ئاوڕێیان بڕوا بکە ئەوەی مەسعود بارزانی دەکە ئەوەی پارتی دەکاتن لە هەر وڵاتش کە بە بەس قانون هەبا دەبا برێتە پارتی وەرە لای کاکە وەرە لای تو پیاوی پێکینانی حکومەتنی فەشەلی نایتۆ کاکە ساڵێک و 3 مانگە ناتوانانی حکوومەت پێک بینی ئەتر غەڵەت لە چیە چنیە گرنگ ئەوە مڵچی تاپۆی ماڵی بارزانیە پارتی نییە بڵێ ئللا من ئەوەندە پۆسەی دەدەمەوە ساڵێک و 3 مانگە نەیتوانێت نە پەرلەمان دابنیشی نە حکوومەت پێک بینی تەواو دەبی لێ بگەڕی برێچێتی برێنەوەی نوێرە ئەنگۆ حکوومەت پێک بینن یعنی لە دنیای قانون ئەوە هەیە بەرحاڵ هاوڕێیان سوپاسان دەکەم بۆ ئەو کاتەی من هەر ئەوەندە هەبوو حەزم کرد لەگەڵتان یعنی ئەو زانیاریانەم لایە هەردوو بابەت ئەوە بێت جگای تەسوفە ینی ڕەوشێکی زۆر خراپیان دروست کردیە و خراپتریش دەبی و لێرەشەوە من دوایین جملە بڵێم لە سلەی لە زانە هاوڕیان ئیشی هەمومانە کاتێک فاشستەکانی تورک لە 1-2 ڕۆژی ڕابردوو زۆر سوکایەتیان لە سوکایەتی ئاست نزمیان بە لەیلە زانا کردی ئەرچی هەمومانە لەو مۆقفانە پشگیری و خوشکوبرایانەمان بکەین شەقامی فاشستی تورک کاتێک سوکایەتی بە ڕەمزێکی وەکو لەیلە زانا دەکەن ئەرچی هەمومانە مەسەلەن پژگیری لەیلە زانا بکەین چکەوان لە ساوات سوکاتی بە لەیلە زانا کرد ژنەکی قوربانی دەری کوردە و ڕەمزێک لە ڕەمزەکانی کوردە لە باکوور سپاس بە ئەو کاتەی لەگە منتان سەرف کرد کاتێکی خۆش شەو شار